لە ڕاستیە بەشداریکردنی هاوڵاتیان لەم دەنگدانەدا زۆر چارەنووسسازە. من داوا لە هەموو ئەو کەسانە ئەەکەم کە تاوەکو ئێستا نەهاتوون بۆ سەر سنووقەکانی دەنگان و نەڕۆشتن بۆ بنکەکان کە بەڕێ بکەون بەرە و دەنگدان و مافی خۆیان نەخۆن و مافی نەوەکانیان و مناڵەکانیان و پێشمەرگە و کارمەند و هەموو گەلی کورد کە چاوەڕوانی ئەم پرۆسەیە هیوادارم کە هەمویان بەڕێ بکەون بەرەو بنکەکانی دەنگدان. هیچ کێشەیەک نەبوو، زۆر بە ئاسانی بەڕێوەچوو زۆر وەکوڵێن پرۆفێشناڵانە بوو و من دەستخۆشی لە هەمویان ئەەکەم و هیوادارم کەس گوێ لەو پرۆپاگاندە نەگرێتن کە کێشە بۆ خەڵک دروستەکرێت، کەس گوێ بەو پرۆپاگاندانە نەکاتن کە بڵێ ناهێڵن خەڵک بژێتە ژوورەوە و خەڵقانێکی زۆر لە بەردەرگان و کۆمەڵێ وێنن دەرچوو دوێنێک کە وای لە هاوڵاتیان کرد کە مەترسیان هەبێت لە بەشداریکردن لە پرۆسەی دەنگدانە، کە ئەوە هیچی ڕاست نییەوە. خۆمان لێرەین و بەردەرگاکەتان بینی و ژوورەکان هەموو کەس بە ئاسانی ئەتوانێت بڕوات بەشداری دەنگدان بکاتن. من 2 بارە و 3 بارە و 100 بارە داوا لە هاوڵاتیانەکەم کە بەرەو بنکەکان بەڕێ بکەون و دەنگی خۆیان بدەن و